هەزانی دڵەکەم ناسازیتوە هەزانی دڵەکەم ناسازیتوە بۆ خۆت گێلەکەی دڵی چی بووە عەزیزەکەی من پەروانەی خەیاڵ عەزیزەکەی من پەروانەی خەیاڵ بمگرە باوەش بمبەرە بۆ ماڵ بێتاقەتی تۆ بمبەرە بۆ ماڵ خۆزگا دەمیزانی کێ دڵدارتە خۆزگا دەمیزانی کێ دڵدارتە کەی تری ژواک مێ گرفتارتە کەی تری ژواک مێ گرفتارتە عەزیزەکەی من پەروانەی خەیاڵ بمگرە باوە